بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 57. پرسیاری 27. کاروان ئەندازیارێکە دەستکەوتی ساڵانەی 15 ملیۆن دینارە. پار ساڵ واتە ساڵی پار چەند دیناری بەخشیش وەرگرت؟ دیناری بەخشیش وەرگرت واتە نازانین چەندە دیناری بەخشیش وەرگرت. زیاتر لە موچەکەی خۆی کە 15 ملیۆنە چەند پارەی چی وەرگرت و پێشبینی ئەوە دەکات کە ئەو ساڵ چەندی وەردەگری ئەم ساڵ بەخشیشەکەی 2 ئەوەندە بێت واتە لە جیاتی تەنیا وەربگری 2 ئەوەندەیە 2 جاران بەخشیش وەردەگری. بەخۆشی 15 ملیۆنی هەیە ئەوجا بڕێکی جەبری بنووسە کە پێشبینی دەستکەوتی ئەم ساڵی بکە واتە کۆی دەکەمەوە لەگەڵ 15 ملیۆن 1 2 3 1 2 3 ببورن کە سفرەکان ناتوانم بە باشی بنووسم لە یەک ڕیز ئەوە بڕێکی جەبری بنووسی پێویستیش ناکە ئەوها تەنیا ئەوە بڕە جەبریەکەیە کە نووسیتم لێرە 15 ملیۆن کۆ 2 جاران پیتین ئەگەر ئەو جارانش نەنووسم کێشە نیە تەنیا 2 پیتی 2 جاران پیتی دەتوانم پیتەکەش نێزیک بکەمەوە ئەوە بڕە جەبریەکە تەواو بوو. ئێستا ئەوە تەواو لەو پرسیارەی بچمە لای پرسیاری 28. پرسیاری 28 پندی گەڕی گیانەوەرێکی زۆر بچووکە و ئازار بەخش نییە لە برۆ نەک بڕۆ دەبا نووسرابە برۆ ئەوها یان برژانگی چاوی مرۆڤدا دەژی. ئەم گیانەوەرە ڕەچەڵەکی نزیکە لە جاڵۆکەییەکان و 8 قاچی هەیە. بڕێکی جەبری بنووسە بۆ ژمارەی قاچەکانی چەند دانە پند؟ 10 دانە. ئەگەر 1 دانە 8 هەبی 10 دانە چەندی هەیە؟ بێگومان 8 جاران پیتی 10 ئەو بڕە جەبرەکەی ئەوها دەنووسم 8 جاران 10 بەڵام جارانەکە وەکو هێما پێویست ناکە بنووسم. پرسیاری 29 خشتەکە بڕی کاربۆهیدرات لە جۆرەکانی خۆراکی باو دیار دەکات. لێرە خشتەکە ئەو ستونە خۆراک ئەو ستونەش بڕی کاربۆهیدرات. پەرداخێک شیری بێچەوری بێگومان زۆر باش نییە باسی پەرداخ و کەوچک بکەین چونکە پەرداخ هەیە گچکەیە و هەیە گەورەیە و هەیە زۆر چەشنی هەیە دەبوایە زیاتر باسی گرام و شتی ئەوها بکەین لە جیاتی پەرداخ یان باسی لیتر و 10 لیتر بکەین بۆ شیر و ئاو ئەو جۆرە شلانە. هەروەها بۆ سەوزەش دیسان پەرداخ زۆر باش نییە و هەروەها نانێک هەر باش نییە نانی گچکە هەیە و نانی گەورە هەیە دەبوایە زیاتر بە زانستیانە ئەو زانیاریانەیان بخست بە پێش دەستی خوێندکاران.
پەرداخێک شیری بێچەور 12 گرام کاربۆهیدراتی تێدایە، نیو پەرداخ سەوزە 5 گرام و یەک دانە میوە. دیسان میوەش جۆری میوە هەیە کەمی کاربۆهیدرات تێدایە، میوە هەیە زۆری تێدایە وەکو خورما یان ترێ، بەڵام میوەکانی دی وەکو لیمۆ یان پرتەقاڵ زۆر کەمتریان تێدایە، کەواتە لێرەش ئەوەش هەر هەڵەیە. دانەیەک میوە 15 گرام و نانێک 15 گرام و 100 گرام گۆشتی نەرمک 0 گرام کاربۆهیدراتی تێدایە. کە ئەو زانیاریانەم زانی، ئێستا دەتوانم وەڵامی ئەو پرسیارانە بدەمەوە. بڕێکی جەبری بنووسە هێندی کاربۆهیدرات لە ئەوەندە دانە میوە و یەک پەرداخ شیری بێچەوری بنوێنێ. ئەوەندە دانە میوە کەواتە دەچم 15 دەینم جارانی ئەو پیتەی دەکەم 15 ئەوها ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ یەک پەرداخ شیری بێچەور، یەک پەرداخیش 12ەیە، کەواتە کۆی دەکەمەوە لەگەڵ 12 چونکە 12 جاران یەک هەر دەکا 12 پێویست ناکە بنووسم 12 جاران یەک، هەر دەنووسم 12. بەڵام ئەگەر بشنووسم هەڵا نییە، ئەوە بڕەکەم نووسی 15 ئەو پیتە کۆوە 12. پرسیارەکەی دی چەند گرام کاربۆهیدرات لە کولێرەیەک هەیە کە 100 گرام گۆشتی نەرمکی تێدایە و 9 گرام نانی تێدایە. کەواتە 100 گرام گۆشتی نەرمک هیچ کاربۆهیدراتی تێدا نیە، دەتوانم بنووسم 100 جاران 0، بەڵام ڕەنگە پێویستیش نەکا بنووسم کۆ 9 گرام نان، واتە 15 جاران کۆ 15 پیتی ئەوجە پاشان چونکە 100 جاران 0 هەر دەکا 0، کەواتە تەنیا دەمینێتەوە 15 کاربۆهیدرات لەو کولێرەیە. پرسیاری سی ئەمن پرسیارەکە چییە؟ وەڵام نادەمەوە، دەیهێڵمەوە پرسیارەی بۆ خوێندکاران. پرسیاری سیویەک ئەگەر لێت داوا کرا دوو ژمارە بەراورد بکەی چ کردارێک بەکاردێنیت؟ بێگومان ئەو پرسیارەش وەڵام زۆرە، بەڵام باوترین جیاوازی ئەوەیە کە کرداری لێدەرکردن بەکاربینم. ئەگەر لێم داوا کرا دوو ژمارەکە بەراورد کەم کامە گەورەیە و کامە گچکەیە، ئەوە کرداری لێدەرکردن. ئەگەر لێم داوا کرا ژمارەکە بە چەند جار گەورەترە لە ژمارەکەی دی، بێگومان ئەو کات کرداری دابەشکردن. ئەگەر بۆ وێنە لێم داوا کرا ئایا 6 بە چەند جار گەورەترە لە 2، ناچارم 6 بینم دابەشی 2 کەم بنووسم دەکا 3، 6 بە 3 جار گەورەترە لە 2. پرسیاری 32 لە ساڵی 2005 1 گرام زێر نرخەکەی چەند بوو؟ 17,000 دینار بوو. بڕێکی جەبری بنووسە بۆ نواندنی گرامەکانی زێر کە دەستت دەکەوێ ئەگەر دینارت هەبوو. ئەگەر دینارت هەبوو چەند گرام زێرت دەست دەکەوی؟ دەینی ئەو دینارەی دابەشی 17,000 دەکەی، دەردەچی
چەند گرام زێر بەدەستت دەکەوی. کەواتە بڕەکە ئەوهایە. ئەگەر نەتزانی خوێندکاری ژیر باشتر وایە لێرە لە جیاتی ژمارەیەک دانەی کە نزیک ئەو ژمارەیە بی، 2 ئەوەندەی ئەو ژمارەیە بی یان 3 ئەوەندە بی، ئەو کات باشتر دەزانی کردارەکە دابەشە یان جارانە یان چییە. پێداچوونەوە زۆر ئاسانە. پرسیاری 33 25 لە ژێر ڕەگی دووجا یەکسانە بە 5 چونکە 5 جاران 5 دەکا 25 کۆی دەکەمەوە لەگەڵ 49 لە ژێر ڕەگی دووجا یەکسانە بە 7 5 و 7 دەکا 12. لێرە ناچارم یەکەم جار ژمارەکان کۆکەمەوە جارێ با ڕەگەکە هەر بمینێ 5 و 9 14 2 4 6 1 7 ڕەگی 74 نزیکە بە 9 چونکە 9 جاران 9 دەکا 81 74ش نزیکە لە 81 دەنا. ئەگەر نەمزانی بە بژمێر دەتوانم ژمارەکەی ببینمەوە، بەڵام نزیکەی 9 دەتوانم بنووسم نزیکەی 9. پرسیاری 35 ڕەگی 144 دەکا 12 و ڕەگی 81ش دەکا 9 12 شنۆی لێ بڕوا دەکاتە 3 کەواتە وەڵام 3. لێرە 1 بڕوا لە 4 3 4دەش 8 لێ بڕوا دەکا 6 ڕەگی 63 نزیکی چییە؟ نزیکی 64 کەواتە نزیکەی 8. پرسیاری 38 بدۆزەرەوە. نازام ئەو لۆچیە بدۆزەوە و تەواویدی بدۆزەرەوە. پرسیاری 38 612 جارانی دەتوان 3 چونکە داتوان 3ە یەکسەر ئەو ژمارەیە کە هەمە 3 دانە سفری لە لای ڕاست لۆ زیاد دەکەم کەواتە دەبیتە 612 ئەوجە 3 سفریش 1 2 3 612,000. پرسیاری 39 لێرە 43 پێویستمە بینووسمەوە 43 فاریزە 8 پێویستمە چەند دانەیەک خانە زیادکەم سفر زیادکەم ئەوها چونکە بە کەیف خۆم دەتوانم سفر زیادکەم بەبێ ئەوەی بەهایەکە بگۆڕدرێ چونکە ئێستا ئیشم پێی دەوی داتوان 6 واتە ئەو فاریزەی کە لێرەیە بە 6 خانە بە 6 ڕەنووس دەبی بیگوازمەوە لای ڕاست لای دەستی ڕاستم. ئەوجە ئێستا خانەکان دەژمێرم 1 خانە 2 3 4 5 6 ئەوجە فاریزەکە لێرە دادەندرێ. ئێستا فاریزەکەی لێرە لای دەبم ژمارەکە ئەو های لێدێ پاشان فاریزەکەش لێرە لا دەبم پێویستم پێی نەمایە کەواتە ژمارەکە زۆر گەورە بوو. ئەگەر دابڕینەکان دروست کەم ئەو 3 ڕەنووسە یەکەم دابڕینی یەکەکانە ئەو 3 ڕەنووسەش دابڕینی هەزارانە ئەو 2 ڕەنووسەش دابڕینی ملیۆنانە ژمارەکە بووە 43,800,000 چونکە بە 6 خانە بە 6,000 بە 1 ملیۆن گەورە بوو بە 6 خانە چووە لای دەستی ڕاست. پرسیاری 40 چونکە
داتوان پێنجە وە جارانە کەواتە 5 دانە سفر لە لای ڕاستی ئەو ژمارەیە دادەنێم. ژمارەکەی دەنووسمەوە 590 ئەو جا 5 دانە سفر دادەنێم چونکە توان 5. 1 2 3 4 5. باش سفرەکان تۆزێک لێک دووربی 1 2 3 4 5. ئەو جا ئێستا گەر دابڕینەکان دروستکەم، دابڕینی هەزاران، دابڕینی یەکان ببورن، دابڕینی هەزاران و دابڕینی ملیۆنان، ژمارەکەم بووە 59 ملیۆن. 59 ملیۆن. پرسیاری 41 بەهای ئەو بڕا ببینەوە. ڕیزیەتی کردارەکان یەکەم شت ئەمن ئەو لێکدانەی ئەنجام دەدەم 1 جاران 9 دەکانەوە 8 وەکو خۆی دەنووسمەوە جارێ کەمەکەش دەنووسمەوە 1 جاران 9 دابەشەکەش دەنووسمەوە 3کەش دەنووسمەوە. هەنگاوی دووەم دابەشەکەی دەکەم دیسان 8 دەنووسمەوە وەکو خۆی 9 دابەش 3 دەکا 3. ئەو جە هەنگاوی سێم 8 سێی لێ بڕوە یەکسانە بە 15. ئەوە تا. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 57 هەتاوانەیەکی دیکە وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بشی.